وطني وطني باوان أي وطن نشيب لا بالمية أي وطن نشيب لا بالمية عزيزي أولا أمانك أي خوابه وبابيرمية أي خوابه وبابيرمية إن جاء وطن وريكنيا عزيزي وطني وريكنيا أي خواب وعيدلي إن جاء ذكر بمي وطن عزيز بتوشريا جانك بتوشريا گوندی تەختە یەکێکە لە گوندە جوان و خنجیلانەکانی هەورامانی ژاوەرۆ سەربەناحی سیروانە و 40 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە. پیشەی سەرەکی دانیشتوانی ئەم گوندە لە ڕابردوو ئێستاشدا ئاژەڵداری و باغداری و کشت و کاڵکردنە. لە وەرزی بەهار و هاویندا بەهۆی کشت و کاڵ و باغداریەوە ژمارەی دانیشتوانی دەبێتە 700 کەس. لە وەرزی زستانیشدا کۆچ دەکەن بۆ شاری سنە و ژمارەیان دەبێتەوە بە 570 کەس. أي روح جريدين إن جاء جبري جبرا جانك بكوي ستون أي خواد ويفره أواي تحتها لبن أواي قال توريورو هشميز وحلوان وملشان قالوا زنان وكرسيو برزاوة منطقة جغرافيائي تحتها هذا بين قلعة شيخ محمود أو كاني قالي مشهور أواي تحته كاني بومران كاني خلقلا بيلوي خوارو بيلوي جورو وقتا أشكوتيش معناها خمان مري بيجين وق خوش جورة تونمياي مومياي بيصلا هذا بين أم أواي قال شماسيا أما كيف قال كاني قال مشهور أواي تحتس أواي تحته إيش حلو أو باب قديمية تانغازة بارزياغا أواي تحت دا أو أنغازي تجا أواي تحت بارزيا بافت قديمي هر ماغا باغاتي كي أنواع أقسام ميوغل بغير دوسين نوع ميوان حكي ميوان لا تحت وجودي هذا أو ميوغلك لا تحت وجودي هذا لا أكثر أواي كان هذا لا تحت وجودي هذا بغير تشتي وجه حنارو خرماو أمانك لا تحت برحم ناري ولا أو باقي ميوغان أنواع أقسام ميوغل تواف سلوك سالة تحت موجودي هذا تحت أواي شو الفصل أو هواي خوش وتبعاتي باشي هذا تحت أزم كده تحت هم دامداريان هذا هم باغداري هم كشاورزي ولا السنتية دامداري كان بس ولا السنتية اللي كده جوانز حيواني يعني هذا بيجيان خويانو باغداري كان واسا أو باغلا كأيوين لنا أوايا جويزو أنغور أمانات مشهور توت فرانيو همیشه موجوده کشاورزی من گنمو نوکو نیسکو جو اکثرا امانه کشاورزی و دامداری و باغداری تختن. مێژووی گوندی تەختە بە دوو قۆناغ دەست پێ دەکات. قۆناغی یەکەم مێژوویەکی لێڵ و تەمومژاویە و بەڵگەی تەواو بۆ دیاریکردنی لەبەردەست نییە. تەنها پاژماوە شوێنەواریەکانی وەک قەڵای شێخ مەحموود و مەزاری پیر هۆمەر و دەرەی زیارەتە کە مێژوەکەیان بۆ پێش زاین دەگەڕێتەوە. قۆناغی دووەم بەهاتنی بنەماڵەی شێخ مستەفای تەختە دەست پێ دەکات. لەگەڵ بڵاوبوونەوەی ناوی ئەم بنەماڵەیە ناوی تەختەش هاوشانی ئەم ناوە دەبێتە گوندێکی ناسرا و پێگەیەکی ئاینی گرنگ لە کوردستاندا تەنانەت وەکو پایتەختی زانست و ئاینداری دەناسرێت. مێژووی هاتنی ئەم بنەماڵەیە دەگەڕێتەوە بۆ 8 سەدە لەمەوبەر و لە ساڵی 950 کۆچیەوە دەست پێ دەکات. ئەوەی تەختە مەشهورە بە تەختەی شێخ مستەفا. تاریخ کوهانی هەست بەڵام سەنەددار نییە بە سەنەد بێژین تاریخی بەر لە شێخ مستەفا هەر چەندێک کە لە کێشاندنە جادە و لە دروستکردنە مەزارعە بازی شت گەل کەفکەسە دەرە و تاریخ یەگەڕێتەوە شاید بۆ 2000 ساڵ لەمەوە بەر. بەڵام چونکە ناسیاگە بە تەختەی شێخ مستەفای تەختە ئێشارە ئەکەین بە باو و باپیرە شێخ مستەفای تەختە کە تەشریفیان هاوردە و لێرە مەدفون بووبن بە تاریخی 680 هیجری. 680 هیجری باوکی شێخ مستەفای تەختە کە فەوتەکات و ئەوڵاتگەلی وەک مەشایخ گێل بەشۆن ئەوە
شێخە گۆشایش شێخ مستەفای تەختە ئەگەڕێتەوە بۆ ساڵە 1950 هجریە قەمەری. ئاوایی تەختە مقداری لە خواردترەوە بووگە تەغیر و تەحوڵی پیا کردگە هەر لەو سەردەما کە خانەدانە شێخ مستەفای تەختە تەشریفیان هاوردە بۆ ئێرە هاتکن لێرا گوزینیشیان بووە بەر لە ئەوان مەدرسە بووە بەر لە ئەوان جێگەی خوێندن و دارالعلومیک لێرا بووە بەڵام ئێمە ناوەکەی باش نازانین. ئەما بۆ ئاوەدانکردنەوەی لە تاریخی زمانە هاتنەوەی شێخ مستەفای تەختە فرە تەغیر و تەحوڵی پیا کردگە لە وڵات گەلترەوە هاتکن بۆ ئێرە بۆ تەدریس و بۆ خوێندن و ئێستەفادەیان بەرگە لە زانینە ئەم شێخە گەورەگەلە مەدرسە گەلێک لێرا بووگە لە زمانە لە سەردەمە شێخ جەسیمە تەختە دوشمەنگەلێ ئەو عانە هجومیان هاورگە کتێوخانەیە فرە مهمی بووگە ئاگریان داگە چونین تاریخی کە سەنەتدار بێ خۆی چی ئێشارەی کردگە لە ناو تاریخی مەشاهیری کووردا سەحفەی سەودا جەڵدە ئەوڵ کە چونین شتێ ڕووی داگە لە ئاوایی تەختە ئێمە کتێوخانێکمان بووگە و ئاگری گرگە و تاریخی وا سەنەتدار بەدەستمانە نەماگە. بەڵام ئەمە ئاگەینەی کە شێخ جەسیم چونکە لە دارالئیحسانێ ناوشاری سنا دەرسی وتکە بە چەند کەسکەلێک ئەمە ئاگەینە کە لە ئێرێچا مەدرسەیەک علومی دینی فرە گەورە و پایەبەرزی لێرا بووگە. ئەمە تاریخی ئاوایی تەختە کە وتمان سەنەتداری ئەبۆ زۆر نییە بەڵام دەوروبەری هەن شتگەلێک کۆن هەن شتگەلێ تاریخی هەن ئەمما سەنەدێ بەدەستمانەوە نییە بۆ سوورەتەکە بنوێنێ. مەزگتی ئاوایی تەختەش لە سەردەمە شێخ مستەفای تەختە 1950 دەستی لێ دریاگە لە خوارەوە بووگە هات کەسە ژوورەوە دروست کریاگە بەڵامی تر تەغیر و تەحوڵی تیا دریاگە لەم تاریخگەلا دەورانی شێخ مستەفای تەختە کردگیانە بە ئاوایی تەختە بەڵام لە ئەسڵا ناوی تەختی بووگە لە بنەڕەتە مەشهورە بە تەختی. تەختی هیچ قسمەتێکە لە خوارەوەیە شاید 500 متر لەوە خوارتر بووی مەشهورە بە تەپە سەرجۆ مەشهورە بە تەپە سەرجوو کە 500 متر هە لە خواردترەوە کوورەی تیا دەرکە بکە ئاتەشکەدەی تیا دەرکە بکە جێگەلی ئاهن مەسەڵەن فەرز بگرین وەک زۆڵکردنی ئاهەن و دروستکردنە کوورەگەل و ئەمانە ئیسە شەرم هەز دەرکە بکە بۆ مردم ئەوای لێ نابووگە بەر لە شێخ مستەفای تەختە بگرین 300-400 ساڵ بەر لە شێخ مستەفای تەختە هاتکن جێگەکەیان عەوەز کردگە هاوردیانە سە ئەم مەکانە مزگتی تیا بووگە مەدرسەی تیا بووگە جێگەی دارالعلوم بووگە خانەدانی شێخ مستەفای تەختەش هەر بۆ بوون و تەشریفیان هاوردە هاتکن بۆ ئێرە. ژن هەمیشە دیوە ئاوەدانەکەی ژیانی مرۆڤە و کۆی جوانیەکانی لە سروشتی خۆیدا هەڵگرتووە. ئەم جوانیانە لە جوڵە و هەرچی ڕۆژانەی ژناندا بەدی دەکرێت. لە ئاوایی تەختەدا کاتێک دایکان بارچی دایکایەتی هەڵدەستن ئیدی ماندووبوون ناناسن. چەندین کاژمێر بەنانکردن و ئامادەکردنی ژەمە خۆراک بۆ منداڵەکانیان بەڕێ دەکەن. هەمیشە لە خەمی خێزان و نەوەکانیاندان بۆ ئەوەی لە هەموو ناخۆشی و سەختیەکانی ژیان بیان پارێزن. یەکێک لەو ژنانەی وەکو دایکێکی نمونەیی لە ماوەیەدا دیاری کراوە خات و هاودەمە ناوبراو لەبارەی ژنانی گوندەوە بۆمان دەدوێت. ئێمە زەمان قەدیم سۆ هەڵەساین ئەڵبەکی خۆیچم فرە قەدیمینیم وەریکێ زمانێکی دایک مونەنەم بووگەن سۆح وەختی هەڵەسان ئەشیایە ئەوان بانگ بە لە بانگ سۆ هەڵسایەن نانیان دروست کردایە فەسڵ تاوسان و بەهار نانیان دروست کردایە بۆ ئاڵوبڕین ئەچون پێمان ئەوت کۆکەن درەومانە کردگەنمانە ڕنیە و نانیان دروست کردایە کولێریان دروست کردایەکی ئەو کاریگەرە ئەو پیاگە بە حیوانمان بوو حیوانشتەکەمان تاقەت کردایە ئەوان بیان بردایە بچوایەن بە شۆن ئەوە ئێمە هەڵەساین بە شۆن کاریگەرەوە پیاگە ئەچوو بۆ دەشت ماڵی بوو 20 حیوانی بوو ماڵی بوو 30 سەری بوو ماڵی بوو دانێ دوان مانگای بوو هەڵەساین ماسوشیر ئەو حیوانمانە بە مەشکە ئەو وەختە مەشکە پیسینە بوو
مەشکە پیسی نەبوو مەشکەکەمان ئەژەن دووەکەمان ئەکرە سیراجەکە کەشکمان لێ درۆسە کرد دووەکە دوینەمان لێ درۆسە کرد پەنێرمان لێ درۆسە کرد ماچ شیرەکەی کەرەمان لێ درۆسە کرد کە ڕۆن حیوانیمان لێ درۆسە کرد بۆ زۆسانمان ئەمانکرە ناو خیگە هەتا ڕۆن و دۆشامان ئەکرە ناو خیگە بە یەکەوە بۆ ئەوانە خۆم فکرم تێ ژنەکان هەڵدەسان بەشون پیاکانیانە حێوان و مەشکە و گشتیکان ئەنجامەدا مناڵیان بوو مناڵەکەیان بەخۆیە کرد جا ئەچین بۆ ناو دەشت ئەو وەختە فقط ئێمە تووە فەرەنگیمان و وئیلا خیارمان بوو تۆماتێزمان بوو بیبارمان بوو بانجانمان بوو پراڵووکمان بوو شڵانەمان بوو ئیستا ئەسڵەن شڵانۆشتە نەماگە زمانێکە ئەو وەختە ئێمە خۆمان لە ڕۆژێکە گا هەست بێژم 200 کیلو شڵانەمان کوت کردایە ئیسە باوەڕ ناکەم ساڵ ماڵی 200 کیلو شڵانەیە بێت ئەوە کارگەرمان ناکرد نە بەرق بوو نە گاز بوو هیچێکمان نەو ئێمە حتا ئێوە ئەشیان نوێ زۆسانیش نوێ سۆ هەڵساین تەنورمان داخستایە بۆ وەسیلەی گەرمایشیمان دەبانێ دوینەمان درۆسە کرد بۆ سۆحانە بڕشیمان درۆسە کرد بۆ سۆحانە جا قورسیمان ئەنیابانیەوە مەسەڵ دانە کوڵانەمان یا تەنور کولەکەینمان یا تەنور کێ غەزایەک بوو بە ناوی گیپە باوەڕ ناکەم ئێستا جوانەکان ئێستا بزانین گیپە چەست گیپەکە گامانە هاورد تەمیسمانە کرد پلەپلەمانە کردەوە وەگی سێ گەڵامێ چۆن دۆڵمە پێبکەین جا ئەو گیپە ئەمان کوڵان گاگەکە نیمە کوڵمانە کرد بە شۆ نیمە کوڵا ئیسە چۆن پەسای دۆڵمە ئاینە یەکە پەسای دۆڵمەمان ئەدا بە یەکە ئەمانکرە ناو گاگەکە بە نەخ ئەمان دوورانە وەک دۆڵمە ئێستا چۆن بە کەلەرمە ئەپیچین ئامان تێکرد و ئەمانیا تەنور کەمی ئامان تێک ئەمانیا سەرمانە نیاوە ئەو وەختە پێمان ئەوت گیپە وەختی سوها هەڵەسای هەل وەک دۆڵمە ڕۆنمانێک کێشا دامانە نییە فرا ئەوە مەزەی خۆش بوو ئیسەوانە هەنەماگن ئیسە وەچینە فراسانەوە بووگە نەفچرا نەماگە چراموشینە نەماگە شیشە پاکەوکردن لامپامان نەماگە نوێ سۆ هەڵسینان دروستکەی نەمان ماگە کولێرە دروستکەی نەمان ماگە مناڵ بگرینە کۆڵەوە لێرا بێژن بوو کوێنە ئەمان چەند فرسەق بە کۆڵ دانێ بە کۆڵیە بوو دانێ لەبان شانیە بوو ئاغا دوانێ دۆ بەدەستیەوە بوو ئەم خانمە ئەشیا بچوایە بۆ دەشت ئیسا ئاغا بووگە بە ماشینی بۆ متر هیچی نەماگە ئەوانە ئەسڵەن نەماگە هەم وەسیلەی ڕزق ئاسانە بووگە بە گاجفتمانە کرد بلا تەجی بە ئۆڵاغ حمل و نەقڵ حتا حمل و نەقڵ شارمان ئۆڵاغ بوو ماشین نەو ئیسا ئەمە یەک قەدەم نە بە پیادا نە بە بازی حمل و نەقڵ ناچین بەڕێگا هەر باوانێکی بەڕێگا لە دەربارەی کەشاوەرزی خۆیشمانەوەی سەقسەکەین کێ من بە ئەنوان ئەوە ئەڵبە من قابل بەوە نەوەگوم ئەوانە وا دەستیان خۆش بێ زەحمەتیان کێشاگا بەنوان کەشاوەرز نمونە منیان معرەفی گرگا دانێ وەک بەخشدار بووگە هات کە ناو باخەکەم دانێ وەک فەرماندار بووگە هات کە ناو باخەکەم دانێ وەک ئاەیە دوکتەر قوتبەدین سادقی بووگە هات کە ناو باخەکەم دانێ وەک ئاغای عەلەوی ڕئیس میراثفەرهەنگی بووگە هات کە ناو باخەکەم ئەمانە هات کە ناو باخەکە منیان معرەفی گرگا دانێ وەک خانم ئاژیر بووگە ڕئیس بانوان ڕۆستانداری هات کە ناو باخەکەم دانێ وەک خانم گەسیوەر بووگە ڕئیس بەرنامە بوجێ ڕوشتا هات کە ناو باخەکەم ئەمانات کە منیان معرەفی گرگا باخیش من ئەوەیە ئەنواح سەوزیجات بە ئێوەشنم الآن من پای سۆزی مۆشانگا برج دوو بەرداشت یەکەم بۆ خۆرشت سۆزی خۆرشتی ئەگەر هەرچێ مشتریم بێ کێ بە هەڕیایی ئەفرۆشم بەشتەریشم لە سووریەکەمەوە چون من مناڵەکانم دوانیان کارمەندن ئەکسەر هاوکار مناڵەکان مێوە هاوکارەوانێوە سۆزیەکە لە ناسوورەکەمەوە ئێم بە ئەوان من خیار دروستەکەم من ئیمساڵ شاید بە بن بێژی 50 یا 60 من خیارم بووکە قیمەت حدود دوتمەنی من خیارشۆرم فرۆتکە خیارەکە وەختی بزانم لە کیلوی 1000 من 1500 من بێتە خوارەوە ناینێن مەمەیان گەر بیفرۆشم چ مەجبورم بینێرم قەچاکە با زەحمەت کێشم با من بە ڕۆژە خیارەکە چمە بە شەوایە گرمەوە دروست یەکەمە خیارشۆر خیارشۆرەکە پوڵم بۆکە وای ماڵا ماوڵاتە وای ماڵا مری و مالی وای ماڵا مری و مالی دەوی نەیگە ئیلاوی ئای پرسنگ مە وشانی وای پرسنگ مە وشانی وای پرسنگ مە وشانی جای داڵای بێدە خاگیرە ناو دەردم من سەیری ماوڵاکە جاتەڵام لێ بکردم خوا سەیری ماوڵاکە جاتەڵام لێ بکردم وای لەگوڵ ئەو لە گوڵگیانی لەگوڵ ئەمن دیڵێم لەگوڵ من یارم خۆش دەوێ برا بەگیانم بەدڵ من یارم خۆش دەوێ وای بەگیانم بەدڵ وای بەگیانم بەدڵ جاهەنگەکەی ڕۆحم لە پەروەزکەی دەوە لەیاوە لێژ دڵم خوا لەیلا ویری دەوە لەیاوە لێژ دڵم ئۆ لەیلا ویری دەوە وای ئەوە لێژەگەل کورە لە پەڕێ بکەیدڵ ئاتی شاولنا وای لە تەنوری دڵ
بەشێکی زۆر لە گەنجانی ئەم گوندە لە پاش تەواوکردنی خوێندن ڕوو لە شاری تاران دەکەن بۆ ئەوەی کارێکیان دەستکەوێت. یەکێک لەو گەنجانە غوربەت و دووری لە کەسوکاری وەڕەسی دەکات، دەگەڕێتەوە بۆ ئاوایی. لێرە پرۆژەیەکی گاوداری دروست دەکات، بەمەش دەستی کار لە ئاواییەکەدا دەڕەخسێنێت. هەرچەندە لە سەرەتای کارەکەدان، بەڵام لەگەڵ دوو لە هاوڕێکانیدا لە هەوڵی فراوانکردنی پرۆژەکەدان. پرۆژەکەش بریتیە لە بەخێوکردنی مانگای شیر. بەرهەمی ئێستایان ڕۆژانە 40 بۆ 50 کیلۆ شیری مانگایە و لە ناو ئاوایی و بازاڕی شاری سنەدا ساغی دەکەنەوە. ئامینە دەگەڵ تەختەنە کاری گاوداریم شروع کردن بە 5-6 ڕاستی مانگایەوە. من مەتاوجە ڕوێنە میانگین 40-50 کیلو شد بەرداشت کرد و ساڵێ نەچووە 5 دانەی گۆرەکەی هەر دانێشە 10 تا 15 ملیۆنی ئەرزشن. ڕۆژ 100 تا 150 هەزاری شد مەتاو دەگاکی نەورش و یابەر و شا نەورش و شۆنانێرە تاوانم هەلێ دەگانە تعدادیە کەرگی بار و کەرگی و بەقلێ هێڵەکە وم تامین کرد و جەنوب مانگاوەکە چەنە شۆت و دۆ و کەرێ و ئینانە ویم کارەکە ویمەنە بەرداشت مەکەر و تاوانیشم چەنی بابم چنگە سەریە حیوانیشم کردینی نەگاداری کردینی گۆشتەکەیشم حتا جەلی دەگاکی ومە نەمەتاو بەدەست بار و شۆنانێرە من هەر ساڵێ جەتارانە جوشکاریم کرد. ئی هەر ساڵە غەریوی و سەختی و مشکڵاتش فرە بێ. نەتیجەم گێ واتم جەدەگا وگومەنە من ئی زەمینمانە هەن و ئی کارە هەن ئی مۆقعیەتە هەن دەست ماوە مەتامی کارانە ئەنجام بێمێ مەتامێ حیوانداری گاوداری حتا گوڵخانە لێ دەگاکی ومانە بنیە مێرە یا پەروەردەخواش بنیە مێرە حەلی دەگاکی ومانە ورەشمیش. ئی جوانەیە کە هەنێ تاران هەنێکی لاوچەلانە مەلای زەحمەتانە مەکێشە مەتەوە حەلی دەگاکی ویشانە ئی کارانە ئەنجام بە هەم پێ دەگاکی امتیازێنە هەم پێ کارەکە ویچە باشن سوودە هیچش باشن. ئیسە منی کارمەکردن فرێژ ڕازی نەجە کارەکە ویم حتا جە تارانیش بیشتر مەمانەوە پێم و ڕازیەنە ئینشەڵا کە جوانەکە تەماشا من کە رافتەوە وشاش بیا کارە پیسە وزارڕا سەربەرزیە بۆ پێ دەگاکیمە. تاوانم حتا دویدانتر جە ڕەفیقەکە ویم دانشە لیسانسن دانشیا دیپلۆمن هەردویم ڕازی کردینێ کە بیا بسۆ منی کارانە کەرە وشا واتەنشە ئێمەدا چنگە ساڵی جەتارانە کارمەکەرمی پوڵ مەکیانمێ پێت و تۆ کارەکە ویت گەورەتر وەکەرە کە ئێمە شتامی بێمێ چەندی تۆ لاوتووە ئی کارانە ئەنجام بێمێ. ئیسا تەسمیم ماگێتن جا وەهارەنە پەروەرژ ماساوێ بێمێنە و حتا فتامی پەروەرژ خاچیش بێمێنە لی دەگاکێنە. یەرێ نەفەر مێمە کەم دوی نەفەری ماش دەتارانە شی لاوچەلانە پوڵ مارمێوە شی دەگانای کارانە مۆزمێڕە. وەڵای ئێمە شۆتما هەن ئەکسەر شۆتەکە جە دەگانە ڕۆی حەداقە 30-40 کیلو شۆت مەتامە دەگانە ورەشمێ و مەساناچی دەگانە. ماسما هەن هەتا کەرێما هەنە دۆما هەن ئەکسەر لێ دەگاکی ویمانە مۆرەشیەوە هەتا نمە وەرمیشی شار. چونکە مردمۆ دەگاکی پێش بردنە پانەیە چیوی تەبیعی ئیسفا دەکەرە نە لە جە شارەنە پوڵ بیشتر بان و چێوەکەیش تەبیعینەوە. شێخ مستەفای تەختە کوڕی شێخ شەمسەدینی کوڕی شێخ عەبدولغەفارە لە ساڵی 951 کۆچی لەدایک بووە و لە ساڵی 1041 کۆچیدا وەفاتی کردووە. زانایەکی ناودار و دیندار بووە، مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە و مۆڵەتی تەریقەتی شیلای شێخ شەهابەدین وەرگرتووە. هاوکات یەکێکە لە شاعیرە ناودارەکانی سەردەمی خۆی. ئێستاش دیوانێکی چاپکراوی هەیە و لەلایەن مەحەممەد ڕەشید ئەمینیەوە کۆکراوەتەوە. ئەم ڕێچکایی نییە لە باوکەوە بۆ نەوەکان ماوەتەوە کوڕەکانی هەمان ڕێچکەی باوچیان گرتووە. پۆشی پەنەژماچە تەختە چونکە وەختی کە حەزەت و شێخ مستەفای کە کوڕ و شێخ شەمسەدینین ئایش کوڕ و شێخ عەبدولغەفاری ئایش کوڕ و مۆلانا گوشایشیا کەجە شامە نەبیێنێ تایفە و مردۆخیا ئامێنی پێی
ئێرانی ئامێنی لە مەریوانی چاگە سج وڵاتی هەن دەگا شێخان ئێڵێنێ ئاگەینی و یاگەژن پەرماچە چەم شامیان هەر گێڵاوە پێ ئا منتەقەیە دماشۆ حەزەت و شێخ موسەفای چاگە ئینسانێوی معقول و ڕێک و پێک و تاڵب و علم و زانستی بیان ڕۆژکردێنە ئیم منتەقەیە شونیش كعلم جوانان لوانجا خزمت وحزته الشيخ ابن حجر يعني رحمة الله عليه إجازة ملاياتيج ورقيرتن وإجازة طريقتي تجد شيخ شهاب الدين كاكو زكرياين ورقيرتن ما وكتشيف الأمان منطقة تختي بنو وجود ذات مباركة يوك عالمي ويقورة بين زي جناحين بين هم عالم الشريعة بين هم شيخ وطريقتي بين شي منطقة فعاليتي دينيش كردن چون این منطقه ایتر حجرش بیان و مدرسهش بیان و تکیه خانقاش بیان مشهور بیان به پایتخت و علمی مرکزیت علمی بیان پنش آواتن تخته هر بناانه که پایتخت و علم و زانستی بیان دیانتی بیان پا بنوه پنج ماچا تخته این مردمو دگای چه اثرات و ارشاد و معنویت و راهنمایی شیخ بزرگواره و اولادکاش تا میاو و حضرت الشيخ عبد القادري مهاجري والشيخ حمد نسيمي والشيخ جسيمي والشيخ وسيمي ودماتر مياو وخدمته الشيخ محي الديني والشيخ كمال الديني وتاي سيتشك جناب الشيخ نجم الديني هنشي دقينا أولاد حضرة الشيخ مصطفى إي مردمي بأخلاقه بديانته يسك بنده إمام جمعة وجماعتي شانا إن صالي واناني خدمت شانا مردمي بأخلاقني مردمي بديانتني جا کاروبار و مزگیانه جا کاروبار و دگینه کسی یعنی کرده و مردم کملو یارمتیج مو همکاریش چنی کرده اگر دگانه هر مشکلی و پیش به گل همکاری کرانی اگر حتی مثلا ناراحتی و پیش به مثلا کسی فوت کرده مردم که همکاری کرانی جا وشی چنه هر همکاری کرانی جا مراسماتی دینی مثلا جمعه و جماعتی و مولودی و مثلا جا مراسماتی مذهبیانه مردم که همکاریش هن و واقعا من یک ساله کنانی خدمت شان مردمی با اخلاق یعنی میمان نوازینی هر چند که لحاظی مالی و مردم کش فقیره درآمدی و آنچنانیش نیا لحاظی کاروباری و جوانکی شهر و چون 95% کلاً لونی پی تارانی و پیلاپولار نشونو صنعتی و دوی قرانی رزق برای پی خانواده‌ش ایسایی دگه که مردمش فراتر میان ساله جمعیتش تقریبا جزم سانه دور 400 نفرین جوهر و حاملن بوه 600 نفرین پینه راه حضرت الشيخ مصطفى روشن بوه چون ای بزرگواره عالمی و فرق گورن واقعا عالمی و گورن و عارفی و گوره چا و شاعری و گوره چا اینه چه دیوانکش ایسال بزحمتی جنابو مامۆستا کاک حەمە ڕەشیدی ئەمینی دەگا و نوریاوی سەر بە پاوەی شار و پاوەی زەحمەتش کێشتن زەحمەتی فرەش کێشتن کە دیوانەکەش چاپ بیان و ئینە شعری وەشی ئا بزرگەوارێنێ و حەزەت و شێخ مصطفای زاتیوی گەورە بیان وڵادەتی چش ئامادنیایش جە تاریخ و 951 هجری قەمەری واچمی کۆچی و فەوتی چش جە 1447 کۆچیانم یعنی 407 ساڵی چیوەڕی فەوتش کردن پەینێ ڕاکەی ئاڵی ڕۆشنەبەوە ئێمە ئینشاڵڵا سعیە کەرمی قەڵەمی و هۆرگێرمی تەکانیەوە بڵێمی ومە چی منطقه انشالله فعالیتی وکردیم ایریج وشحال پانینه که این ریشه انشالله کور نبوه و روش نبوه پی برکتیج به اجازه جنابی تا انشالله چند بیتو جه شعر مبارکاش موانمی عزیزم نالی تون تا وکم شاخی قلوزی جویز خاوکم اوج سردی تو تأثیر جنین ایلجا گرمی درد چمش وشک بیان تای رشته فراق دەسی شەوق بەستن ماری مەهجووری پای سەبرم گەستن گوندەکان کۆڵەکەیەکی گرنگی ئابووری و پێکاتەیەکی گرنگی کللتوری و کۆمەڵایەتین دانیشتوانیان خاوەن ئیرادە و خاوەن هێزی کارن زیندیەتی لە ژیانیاندا دەبیندرێت
هەریەکە لەو تایبەتمەندیانە لە ناو دانیشتوانی ئاوایی تەختەدا دەبیندرێت هەریەکەیان دروشمی خۆشیێنی و ئاوەدانکردنەوەی ئاوایی دەڵێنەوە.